بێگومان نەزانن هەندێک جار ئەوەندەی کە لەسەر ڕووداوێک وێنەیەک ئەتوانێت فۆتۆیەک ئەتوانێت بدوێت وە چیرۆکەکان بەڕاستیەکان بگێڕێتەوە لەوانەیە دەیان ڕستە لەسەر ئەو ڕووداوە نەتوانێت ئەوەندە کاریگەری هەبێت و ئەوەندە وەکو خۆی قسەکە بگێڕێتەوە ڕووداوەکە باس بکات. بۆ نمونە یەکێک لەو فۆتانە فۆتۆی عومەری خاوەرە، باوکێک کە ڕۆڵەکەی لە باوشیا بوو هەردووکیان گیانیان لەدەستا بوو. ئەوەندەی کە ئەم وێنەیە توانی لە ئاستی نێودەوڵەتیە کاریگەری بەجێ بهێڵێت لەوانەیە زۆر زەحمەت بێت لە ڕێگەی بۆ نمونە ڕستەکانەوە ئەم کارە ئەنجام بدرێت. جا بۆیە باسی ئەم فۆتۆیم کردووە چەنەها فۆتۆی دیکە کە لەسەر بۆ نمونە هەڵەبجە گیراوە یاخود ئەو تاوانانەی دیکە کە لە حەقی کووردا ئەنجام دراوە. بۆیە باسی فۆتۆم کرد لەبەرەوەی کە لە ئێستاە میواندارەتی گەنجێکی ئازیزمان کردو فۆتۆگرافێرێکی هەڵەبجەیی کە تەنیا ویستویەتی فۆتۆکانی باسی جینۆسایدی کورد بکات، تەنیا ویستویەتی لە ڕێگەی فۆتۆکانیەوە ئەوەی لە جینۆسایدی کورد بەسەر کووردا هاتووە بیگەینێت بە وڵاتانی دیکە. جابەوەی کە لەسەر ئەم بابەتە واتە کاریگەری فۆتۆ زیاتر بدوێن ئەڕۆینە لای بەڕێز زەردەشت عوسمان کە بە هەمانشە ئاماژەم بۆ کرد بەڕێزان فۆتۆگرافێرن. کاک زەردەشت زۆر بەخێر بێ خێوارەی هەڵەبجەتان باش و ئێوارەی بینەران ئێوارەی بەڕێزی باش. کاک زەردەشت گەلی کورد زۆر تاوان بەسەریا هاتووە لەوانێت تۆ بۆ نمونە کتێبێک بنووسێ. ئێمە هەر لە بەرنمەکەی خۆمانە هەر ئەمڕۆ میواندارەتی نووسەرانمان کرد کە لەسەر کورد و لەسەر مەشاهیر و گەورەکانی کورد و لەسەر جینۆسایدی کورد کتێبیان نووسیوە، بەڵام ئەبێ ئەم کتێبانە بۆی کە پەیامەکە بە جیهان بگە وەربگێڕێتە سەر زمانێکی دیکە. بەڵام هوەر و هەر بە تایبەت بۆ نمونە فۆتۆ ئەمەی پێویست نیە ئاسانتر پەیامەکەگەێنە. پێم خۆشت بەڕێزت وەکو فۆتۆگرافێرێک باسی ئەم پردە بکەیت کە هوەر ئەتوانێت بۆ کورد دروستی بکە بۆ گێڕانەوەی ئەوەی بەسەریا هاتووە. دروستە ئێمە گەر باز لە چەمکی جینۆسایت بکەین هەر لە دەرسیمەوە و لە بۆتانەوە دەست پێ بکەین هەتاکو سەردەشت و هەتاکو و بارزان و هەتاکو و هەڵەبجە و ئەنفال ئەتوانین ئەمە بکەینە فاکتێکی زۆر گرنگ و جیهانی کاری دەسەر بکەین. یەکێک لەو کارانەی کە من تایە وەکۆڵە تواومەتەوە یاخود کاری تیاکەم وە کاری خۆم بەکاری خۆم ێزانم فۆتۆگرافەری یاخود فۆتۆی مستەنەدە یا بڵێ عکاسی مستەنەدە بۆ شێوازە بڵێیت دۆکومنتی ئەم قەزیانە لەسەر ئاستی ناوخۆ بناسیێنی و لەسەر ئاستی دەرەوە ئەمە وەزیفەی هونەرە بە بوعدێکی ڕەهندێکی تری بە شێوازێکی ترە ئەوەی کە سیاسیەکانمان و ئەوەی کە یەکە ئیداریەکانی پەرلەمان و حکومەت و دام و دەستگای هەرێم کار لەسەر ئەم فاکتە گرنگە بکات بۆ ئەوەی کە لە ناوخۆ لە دەری شەوە بناسرێ. بەڵێ ئەوەی کە من کارم لەسەر کردووە هەر لە کۆبانی و عفرینەوە کارم لەسەر کردووە هەتاکو و سەردەشت و بلەو بارزان و ئەنفال و هەڵەبجە. ئەمەی کە ئێستاە لە پرۆژەیەکی تایبەتە کە کاری لەسەرەکەم کار لەسەر بریندارانی شەکی شیمیایی یەکەم لە ئێستای حاڵ و گوزەرێنیان دوای 35 ساڵ چۆن ژیان ئەگوزارێنن لە هەڵەبجە، ژیان چۆنە لە هەڵەبجە یا ژیان چمانایەکی هەیە لای ئەمە. تۆ بتوانیت ئەمە تەوزیفکەی بەکارێکی هوەری بەشێکی سەختە بەڵام بەشێکی وەزیفەی هوەرەکە بتوانانی ئەم کارە بکەیت و بیەی بە بەرگوێی ئەو دەوڵەتانی کە لە ڕێگەی بەغاوە شانزەی سێ بۆمبیان بەسەر هەڵەبجەیە باران. زۆر جار کاک زەردەش پێکمانە و ئەم تاوانانە بۆ خۆی خامەیەکن کە تۆ توانی لە ڕێگەی هوەرەوە کاری لەسەر جا هوەری فۆتۆگرافەری بێ هوەری سینەما بێ هوەرەکانی تر بێ هوەری شانۆ بێ یان بۆ نمونە بە چەندین پارچە میوزیک و بە چەندین کاری جوانی میوزیکیش ئەتوانی کار لەسەر ئەم بابەتانە بکەی وە ئەتوانی بە دیوێکی ترا تۆ ئەم تاوانە نەپشانی جیهان بی وەک لەوەی کە تۆ لە دیوە سیاسەکەی و لە دووە کەیسە دادگایەکەوە کە پیشانی بی. لە کاری فۆتۆ زۆر جار ئێمە زانی کە هەندێک لە فۆتۆکان بۆ خۆی چیرۆکەکە ئەدوێن هەندێک لەو کەسانی کە ئێستا هەر بەدەست ئەو ئازارانەوە هەم بەدەست ئەو دەرمانە زۆری ڕۆژانە لە بەردەمیانەیە هەر دەرمانەکان بەردەوام بیرخستنەوەی ئەو دروستاوانێ تا چۆن هەوڵت داوە بۆ نمونە ئاوێتە بوونی دەرمان و جەستە و بریناری هەمووی بەیەکەوە کۆکەی تۆ لەوێنەکان تا چکە کە ئەما بینی ئیتر پێویست ناکات هیچ قسەیە بکەیت تۆ خەڵەتی ئەەکەیت. جوانە پرسیارێکی جوانە. یەکشت هەیە لەو کارانی کە هوەرمەند دەتوانێت تەوزیفی بۆ دنیای دەرەوە زۆر کات پێویست بە کاپشنی فۆتۆ ناکات زۆر کات فۆتۆکە خۆی قسە ئەکات. تۆ گرنگە وەزیفەی هوەرمەند ئەوەیە کە بتوانانی ئەو دیوە شارەوانەی کە لە ناو ئەم خێزانانە ژیان
چۆن ئەگوزارێ لە دوای 35 ساڵ ئەم دیوەشارەوە چۆن بتوانی دەرخەیت یاخود چۆن بتوانی لە ڕێگەی فۆتۆیەکەوە ببێتە زمان حاڵی نەتەوەیەک بەڕاستی بۆ نمونە ئەوەی کە هۆڵۆکەسکە کە تاکو ئێستاش هەر قەرەبووی بۆ ڕێگیرێتەوە لەلایەن جووەکانەوە یاخود بۆستنەوە هەرسە یا ڕەواندا یا جینۆسایدی هیرۆشیما و لەم ئاخیرانەشە جینۆسایدی دەرسیم کە ناسێنرا بە ئاستی دنیا ئەوەی بۆ ئێمە گرنگە وەکو هەڵەبجەوەکو هوەری فۆتۆگرافیا وەکو هوەری دۆکومنت کارکردن لەسەر پرۆسی بەشێکی پرۆسی پەروەردەی لە ناوەندەکانی خوێندنە بخوێنرێت ئەمانە ئاشنا بکرێ بەنەوەی نوێ و بەشێکی تریشەی وەزیفەی هوەرەکە ئەمە ببێتە زمان حاڵی نەتەوەمان بڵێ باشە جا بێگومان هەر لەم پرۆژە نوێت لەوانەیە کۆمەڵێک دیمەن بەرچاوت کەوت بێت تۆ چون ئەبێ بچیتە نێو ماڵەکانەوە لەگەڵیان تێکەڵ بیت کۆمەڵێک دیمەن بەرچاوت کەوت بێت ئێستا فۆتۆکانت وەکو خۆیان بێگومان بە تاوەتی ئەدوێن بەڵام وەکو فۆتۆگرافێرێک پێمان بڵێ کە باسی ئەم دیمەنانەمان بۆ بکە و بێگومان حاڵە گوزەرانی مرۆڤ لەو کاتا پێما بەس خوازانە چی بەسەر مرۆڤ دێ ئەو دیمەنە ئەبینێت پێم خۆشە وەکو فۆتۆگرافێرێک جەنابەت لە ئێستا باسی ئەو دیمەنانەمان ئەگەر یەکێک لە ئیشەکان وەربگرم هاوکار سابیل یەکێکە برینداری چەکی کیمیاویە لە ئێستاە حاڵ و گوزەرانی لەژێر ئۆکسجینایە لە ماڵەوەی لە دوای 35 ساڵ بەم بە حاڵ و گوزەرانێکی بارێکی زۆر سەختا تێپەڕێ چۆن ئەمەم پیشانیاوە بەشێکی ئیشم کردووە لەسەر حاڵەتی سایکۆلۆژی هاوکار کە چۆن ژیان ئەگوزارێنە یاخود بەشێکی دیکەشی کە حاڵەتەکانی تری ئەوەیە کە هاوکار لە ئێستا لە دوای 35 ساڵ چ پەیامێکیە یاخود چی هیوایەکیە تەنها ئەو خولیایەکی ئەوەی هەیە کە ئۆکسجین و بڕێک دەرمانی بۆ پەیدا بکرێت یاخود چارەسەری بۆ بکرێت لە دەرەوە بەڕاستی ئەمە من جێڵم بۆ جیهەتی حکومی کە چارەسەریان لە هەر وڵاتێک هەبێت بەڵام ئەوەی کە بۆ من گرنگە ئەمە بکرێت بە خطابێکی نەتەوەیی لە ڕێی هوەرەوە بتوانین ئێمە بکرێ بە فاکتێکی گرنگی بە فاکتێکی زۆر بەهێز کە بتوانێت ببێتە مەسیجێکی نێودەوڵەتی وەک چۆن ئەگەر شیعەکان وەربگرین مەراسیمی شینی حەسەن و حوسێنیان هەیە دەتوانیوانە ئەمان ئەم ڕۆژە خۆیانی پێ بناسیێنن ئێمەش دەتوانین بەم ڕۆژە خۆمان بناسیێنین بەڕاستی بە دنیای دەرەوە ئەوەندە تێیان بگەێنین ئەو دەوڵەتانە ئەوەندە ماندویان بکەین کە ئێمەش بڵین تینووی ژیانین و تینووی ئەوەی کە هەموو حەق و مافە سیاسی و ژینگەیەکانمان بۆ بگەڕێنەوە زۆر باشە ئێمە لە گفتووەکانمان بەردەوامە بین ئەمانەیەکە لە شاری هەڵەبجە ئەمڕۆ 16 سێ لە کۆمەڵێ شوێن کۆمەڵە چالاکی بەڕێوە چوە بێگومان هەموو ساڵێکیش لە زانکۆی هەڵەبجە کۆمەڵێ پانێڵی جیاواز بەڕێوەچێ و کۆمەڵە گفتوگۆی جیاواز لەگەڵێ و کەسە بەڕێزانەی کە لەوێ میوانن جا ئێستا ئێمە هاوکارمان تەرزەمان لەگەڵایە تاوەکو زانیاریمان باتێ لەسەر ئەوەی پانێڵەکان لەسەر چییە بەڕێوە ئەچێت و چۆن توانیوانە بە شێوەیەکی باش ئەو کەسانە لێ کۆ بنەوە بۆی گفتوگۆ لەسەر جینۆساید بکەن دەرزە جارێک تر سڵاو لێبێت دووبارە سلااوان لێبێت لە ڕۆماڵی تایبەتی دەستگای میدیای گوسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵتانە بەردەوام ئەبین لە کاتژمێر 2 بۆ کاتژمێر 4 پرۆگرامەکەمان بەردەوامی هەیە تایبەت بە بیرەوەری 35 ساڵی بردومانی هەڵەبجە بە چەکی کیمیایی بێگومان لێر و لەوێ ئەوەی کە باس ئەکرێت چەندین کار و چالاکی و پرۆژە و پانێڵ و سیمپۆزیۆمی تایبەت لە شاری هەڵەبجەی ئازیز بەڕێوە دەچێت هەر بۆیە لەم نێوەندەیە ئێمە بە هەلێکی گونجاومانزانی وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە زانکۆی سلێمانی لەم مەراسیمە تایبەتەیە خو لەم پانێڵە تایبەتەیە بەشداربین و لەگەڵتانە هاوخەمی خۆمان دەربڕین تایبەت بە جینۆسایدی هەڵەبجە بە چەکی کیمیایی بێگومان بە خۆشحاڵیەوە بە دروشمی زانکۆی هەڵەبجە بە پرۆژە و داهێنانەکانی خزمەت بە کەیسی جینۆسایدی هەڵەبجە دەکات بۆیە لەم نێوەندەیە ئەمڕۆ بە ئامادەبوونی چەندین کەسایەتی حیزبی و کەسانی بەرپرس و چەندین مامۆستای نێو زانکۆی هەڵەبجە و خوێندکارانی خۆشەویست و کەسانی تر لێرە ئامادەن تاقانەکانی جینۆسایدی هەڵەبجە لێرە ئامادەن و بەشدارن لەم پانێڵە تایبەتی کەیسی جینۆسایدی هەڵەبجە بە چەکی کیمیایی هەر بۆی بە خۆشحاڵیەوە دروشمی تایبەتی زانکۆی هەڵەبجە تایبەت بە پرۆژە و داهێنانەکانی خۆی لە چەند
چالاکی و بابەتێکی گرنگە ئەبینێتەوە بێگومان یەکێک لەو چالاکی گرنگانە کاریان کردووە لەسەر بە دۆکومنتکردنی ئەو تاوانی کە بەسەر شاری هەڵەبجەی ئەزیزا هاتووە بۆی ئەمان هاتوون کەیسی جێنۆسایدی هەڵەبجەیان بە دۆکومنت کردووە لە هەمان کاتە لە ڕێگەی چەند بابەتێکی ترەوە لایەنی دەرونی و کۆمەڵایەتی کەسەکانیان بە هەند وەرگرتووە کە ئەمەش دوجار لە ڕێگەی میوانە بەڕێزەکانمەوە تاوتوی زیاتر ئەەکەین لەسەر ئەم بابەتە گرنگە یەکێکی تر لەو خاڵانی کە ئەمڕۆ لەم پانێڵە خۆی ئەبینێتەوە وەگە بینین ڕادیۆی یاخود وەک ئەزانین ڕادیۆی زانکۆی هەڵەبجە کە پێشتر هەبوو بەڵام لە ئێستاە ئەمڕۆ لە 16 سێە دووبارە لەگەڵ ئەم بیرەوەری 35 ساڵی بۆردومانی هەڵەبجە باچەکی کیمیایی ئەمان هاتوون دووبارە نوێگەرێکی تریان کردووە بە ڕادیۆی زانکۆی هەڵەبجە هەر بۆیە بە خۆشحاڵیەوە لەم چالاکیان و لەم نێوەندانەی کە ئەمڕۆ ئەیبینن میوانەکەم ڕۆکردنەوەی زیاترە لەسەر بابەتەکە وەک ئەیبینن لە سەرستەیجیش وتاری تایبەتی کەسانی بەرپرس و کەسانی تایبەت بە مامۆستا و دکتۆرەکانی زانکۆی هەڵەبجە ئەمڕۆ وتی خۆیان هەیە تایبەت بە بابەتە گرنگەکانی کەیسی جێنۆسایدی هەڵەبجە بە چەکی کیمیایی بۆی ئێمەش دووبارە لێرەوە و دەستگای میدیای کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەم ڕۆماڵات تایبەتە لەگەڵتانە بەردەوام ئەبین و سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی سەربەرز و شەیدانی ئازیزدا ئەنەوێنین و هیوای سوچاکبوونەوەش بۆ قوربانیان کە بە چەکی کیمیایی بەشێکی جەستیان لە دەستیا و بەرچەکی کیمیایی کەوتون هیوای چاکبوونەوە بۆ قوربانیەکانیش ئەخوازین لە ئێستای بانگێشی میوانەکەم ئەەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر ئاریان عەلیم لەگەڵا بێت بابزانین تەواوی پانێڵەکە ئەمڕۆ لە زانکۆی هەڵەبجە چی لەخۆ ئەگرێت ئامانجیان چی بوو لەوەی کە ئەمڕۆ تایبەت بەم بیرەوەرەیەی 35 ساڵی جینۆسایدی هەڵەبجە بە چەکی کیمیایی ئەیانەوێت چی بخەنەڕۆ دکتۆر ئاریان ئەگەر بیتە لای من سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی بە لەوە دەست پێ بکەین تایبەت بە بیرەوەریەکانی 35 ساڵی بۆردومانی هەڵەبجە بە چەکی کیمیایی ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ئێوە پانێڵێکی تایبەتتان ساز کردووە وەکو زانکۆی هەڵەبجە پانێڵەکان خۆم بە کورتی ئاماژەم پێکرد بەڵام پێم خۆشە لە زاری خۆش و ئاماژەی پێ بکەی ئەو پانێڵانە زیاتر چالاکیەکان خۆی لە چیە ئەبینێتەوە ئەتانەوێت چی بخەنە ڕوو لەم ڕۆژێ زۆر باشە سەرەتا بۆ سوپاس بۆ کورساتی ئازیز کە هەمیشە ماڵێک بۆ هەمووان و هەمیشە هەڵەبجەی لە یاد بووە لە بڵین لە هەموو بۆنە نەتەوایەتی و بۆ نەخۆشیەکان و بۆنە ئەو بۆ نێژۆک و بەداخەوەکو و کارەساتی جینۆسایدی هەڵەبجە هەمیشە زانکۆی هەڵبجیشان لەبیر بووە بەڵام ئێمە ئەم ساڵ ویستمانە لە یادی 35 ساڵی کیمەبارانی هەڵەبجەیاوەکو کارەساتێکی جینۆساید هەوڵمان داوە بە پرۆژەی نوێ بێنە ناو ئەم یادەوە و ئەم کارەساتی جینۆسایدەوە ئەوەیە کە جگەل لەوەی کە بەڕێستان بینیتان کە ئێمە سایتێکی دیژیتاڵی دروست کراوە بۆ ئەوەی کە ئێمە هەموو ئەو دوکۆمنتانی کە هەیە ئەو دوکۆمنتانی کە بە نووسراو هەیە بەزار هەیە بە ڤیدۆ هەیە هەمووی لەو سایدا کۆکراوەتەوە بۆ ئەوەی کەمە بزانین بۆ نمونە ئێستا و سایدا و هاوکارە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە لە دەرەوە بیانەوێت لەسەر هەڵەبجە یاخود لەسەر کارەساتی کیمیابارانی شاری هەڵەبجە چەند شەید هەیە چەندی ڕەگەزی مێ چەند ڕەگەزی نێرە گۆڕەکانیان لەکوێ هەمووی لێشۆن کراوەتەوە ئۆتۆمبیل لە ماڵەکەی کلیبکە ناوی سیانی و خێزانەکەی چەندێکی لێت چەندێک لەو کارەساتەیە بۆتە قوربانی و تەمەنی چەند بووە و لە ئایا خوێنەوار بۆ نە خوێنەوار بۆ ئاسی خوێنەوار لەکوێ بۆ هەمومانی لە خۆ کرد ئەمەش پرۆژێکی نوێ بەڕاستی و هەموو ئەو دیکۆمنتارانیش کە هەیە لە ڕووی گۆڤارە ئەوانەوەکو لێکۆڵینەوەکان هەمووی لێ شوێنی کراوەتەوە و هەندێک ڤیدیۆ تا ئێستا نەبینراوە هەنی تا ئێستا لەسەر شاشەکانی ئێمە لە تەلەڤیزیۆنەکانی مو نەبینراوە ئەمانە دەست پێشخەرێک بەڵام بەسپاسەوە هەموو ئەمانەی کە ئیکەین ئێمە بە پاڵپشتی بەڕێز کاکوبات وەکو جێگری سەرۆکی حکوومەت و لە هەمان کاتا بەڕێز کاک پاڤێڵیش کە هاوکارێکی زۆر باشمان بۆ لە پشت هەموم کارانوی کە ئەمەیەکەین بەڕاستی وەکو ئەوەی کە لە ڕووی دەرونیەکیش و کارمان کردو ئێمە چونکە ئێمە هەر لەم چالاکیە پانێڵێک لە خۆی ئەگرێت کە لەم پانێڵەیە سێ بەڕێستیا بەشدار بوون کە ناونیشانی پانێڵەکە بە ناوی بنیادنانەوەیکی نوێ بۆ تاکی هەڵەبجەی یعنی ئێمە چۆن نتوانین لە دیدێکی نوێەوە بتوانین تاکی هەڵەبجەی بنیاد بنینەوە ئەویش خۆتەزانی
کاتێک ئەم کارە ساتە ڕوویداوە لە ڕووی دەرونیەوە کاریگەرێکی زۆری لەسەر تاکی هەڵبجەی دروست کردووە بۆیە ئێمە هەوڵمان داوە لێرە ئەوە بخینە ڕوو لە ڕووی تەندروستیەکەوە و لە ڕووی دەرونیەکەیشەوە چونکە تەندروستیەکە کاریگەری لەسەر دەرونیەکە دروستەکە چۆن نتوانین ئێمە ئەم کاریگەری تەندروستیە کە کاریگەری لەسەر دەرونیەکە کردو چۆن بتوانین کەمیکەینەوە و لە هەمان کاتە ئێمە چۆن نتوانین تاکی هەڵبجەیش ئامادە بکەین بۆی شوناسی خۆی بدۆزێتەوە بۆ لە ئایندەیە بۆ بتوانێت بەوەی کە هەمیشە بیری لەوە نکاتەوە کە لە ڕووی دەرونیۆ لە خاڵێکا وەستاوە هەوڵی ئەوە دین کە بێوێ لە ئایندەیە چی بکات چۆن ڕۆڵی هەبێت لە ڕووی سیاسیەوە ڕۆڵی هەبێت لە ئیقتصاد ڕۆڵی هەبێت لە ڕووی هونەریەوە ڕۆڵی هەبێت لە ڕووی کەلتوریەوە هەموو ئەمانە بۆیە پێویستە ئەم شارە جارێکی کە تاک لەم شارەیە جارێکە تواناکانی خۆی بەگەڕ بخا بەڵام ئێمە وەکو زانکۆ حەزمان کرد بینە ناوەندێک بۆ ئەوە بەڕاستی بۆی ئەمە تەنها هەندێک جار زۆر جاڵین بوورە لەو گریانە بینە دەرەوە ئێمە بمانەوێت چی بکەین بۆ ئەم کارە ساتە چۆنەمانەوێت لە ئایندەیە ئەم کارە ساتە تاکی هەڵبجەی چۆن کاری لەسەر بکات. دکتۆر لێرە لەم خاڵەیە ڕادەگرم باست لەوە کرد کە ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنجان خستۆتە ڕوو کە ئەو تاوانە گەورەی کە بەسەر شاری هەڵبجەی ئەزیزە هاتووە کە ئێوە توانی وتانە لە ئەوەی تەواوی ئەو تاوانانە بە دوکومنت بکەن بە دیجیتالکردنی ئەو دوکومنتانە ڕابگەێنن هەموو کەسێک ئەتوانێت سوودمن بێت لەوەی کە بتوانێت سێرچی خۆی کرد گەڕانی تایبەتی کرد بە تۆی ئەم تاوانانە یاخود ئەوەی کە تۆ ئاماژەت پێ کرد ئەگەر خێزانێک منداڵەکانی لەدەستیا بوو یاخود کەسوکاری لەدەستیا بوو ئەتوانێت لە ڕێگەی چیەوە داخڵی چی ببێت تاوەکو بگەڕێت بە دوای یەک بەیەکی ئەو خاڵانە یاخود یەک بەیەکی ئەو کەسوکاری کە بوونەتە قوربانیە خودشتەهید بوون بتوانێت بە زووترین کات خێزانەکەی بگەڕێت بە دوایانە یان لە ڕێگەی ئەم بەجیتالکردنەوە کار ئاسانێکی زۆر باش بێت لەم نێوەندەیە زۆر باش ئێمە ئەوەی کە ئێمە کارمان لە سەگۆ لینکەکەیمان لە ناو وەبسایتی زانکۆی هەڵبجەشەدا ناوە بۆ ئەوەی کە هەر کەسێک گەر بۆ منە نەتوانێت بۆ نمرە بە زمانی ئینگلیزی بنووسێ بە کوردیەکە بۆی بگەڕێ لینکەکە لەوێ هەیە یەکسەر ئۆکێک لەسەر کات و هەموو ئەو سایتە دیجیتاڵی دێتە بەردەستی بۆ منەگەر بەڕێزێک بێوێت بزانێت ناو عەبدوڵایەک بدۆزێتەوە منە عەبدوڵە ناویسیانەکەینە ناویسیانەکەی لێ با سەرجی گرێک سەر پێڵە گۆڕەکەی لەکوایە یەکسەر پێشیاڵێ مادە تەمەنی چەند بۆ خوێنەوارەکەی لەکووا بۆیان بۆ منە یەکێک ئەگەر کەسێک بێ ڕیسەرچ ساڵە جوکە بزانە ئایا چەنی نێر بۆ چەنی مێ بۆ ینی فیمێڵ و مێڵەکەی چۆن بووە ئەتوانێک بەس ئۆکەیەکی لەسەر بکات یەکسەر پێڵە ڕێژی ئەوەی کە لە کارە ساتەکەات یا چۆ بۆ نمونە ئەوەندەی نێر بۆ ئەوەندەی مێ بۆ ئێستا بەپێی ئەوەی کە ئێمە کوردمانە زۆربەی ڕێژەکەی کە تیا چۆ لە نێوان 10 ساڵ بۆ 20 ساڵە بۆتە مناڵ بوون کەواتە ئەمە بەڕاستی تا ئێستا نەکراوە لە توان بڵم لە هەرێمی کوردستانە من نەکراوە تریش خاڵی تر دکتۆریان ئەمڕۆ ئەوەی کە من بینیم لە مەزاری شەهیدان کۆمەڵێک حاڵەت و کۆمەڵێک بابەتم ئەبینی یەکێک لەوانە دایکی شەهیدێک بوو کە باسی لەوە کرد لە پاڵ ئەوەی کە دایکی شەهید بوو منجاڵەکانی بێسەر و شوێنن ئەو تا چەندە ئەتوانێت دووبارە بگەڕێتەوە نێو ماڵ و مناڵی بتوانێت منداڵەکانی بگەڕێنێتەوە لای خۆی یعنی ئەمە هەنگاوێکی گرنگ ئەبێت بۆ ئەو خێزانانش بەتاکید ئێستا بەشێکیەوەی کاری لەسەرەکەینەوەیە کە ئێمە مناڵەوەن بۆکانەوانی کە مناڵیان ون بۆ جارێکی لێ داخڵیکەین بۆ ئەوەی ئێمە کە کەسێک بۆ نمونە کەسێکی کە مناڵێکی هەڵبجەی لە خۆی گرتۆ لە شوێنی کاتی لەسەرمانەکە ئەگەر ناوەکەی بێکسەر زانێ مناڵەیە بۆ نمونە باسەکەم لە هەمان حاڵەتیش ئەمە دوای ئەوە هەر کەسێکی لەو خێزانانی کە مناڵەکانیان بەو شێوازە ون کردووە ئێمە توانین لەم سایتەوە توانێت بگەڕێ دڵنیا بێتەوە لەوەی کە من دڵنیا بێتە لەوەی کە مناڵەکەی ون بۆ یاون نەبووە حاڵەتێک تریژەوەیە کە دڵنیا بوونەوەی ئەم کەسێک کە بزانێ مناڵەکەی لێرە هەیە بەڵام ئێمە تا ئێستا توانین بڵێ نزیکی 2000 تقریبا نزیکی بۆ 400 تا 500 ئینجا داخل کراوە لەم سایتەیە داخل کراوە ئەوەی کە ماوەی میشی لەسەرگین بەڵام ئەوەی کە لەزت زارێکیەکەیە بۆ نمونە ئێمە سەردانی کۆمەڵی قوربانیان کراوە سەردانی ئەو نەمەڵانە کراوە کە مناڵەکانیان بوون بۆ یان مناڵەکانیان لە دەست داوە بوونەتە قوربانی هەموو لە زاری خۆیان ئەمە وەرگرتووە بۆ ئەوەی کە بە هەمووی تایە ینی هەموو دیتەڵەکەی تیا بە ساڵ لەدایک بوونەوە خوێنەوار بۆ نەخوێنەوار بە ڕێگەزی مێ بە ڕێگەزی مێن دکتۆرە گیان
خۆتان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان وەکو دکتۆرە ئاریان عەلی ئاماژەی بۆ کرد بابەتێکی زۆر جوانیان ئەمڕۆ لەم بیرەوەریەی 35 ساڵی جینۆسایدی هەڵەبجە بە چەکی کیمیایی ئەمان هاتوون دووبارە دکومنت و کارێکی ئەرشیفی تەواوی تاوانی شاری هەڵەبجەی ئەزیزیان بە دکومنت کردووە جا ئیسا کۆمەڵێک زانیاری تر لە میوانێکی ترمەوە وەرئەگرم ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆرە ئاوارە حسێن کا بەڕێزان و کۆمەڵمۆستای زانکۆ لە زانکۆی هەڵەبجە بە شێوازێکی ڕاستەوخۆ لەم ڕۆماڵە تایبەتەیە لەگەڵمانەیە دکتۆرە گیان ئەگەر بێتە لای من سپاس بۆ ئامادەبوونت بە خێرهاتی سەرەتا باباز لەوە بکەین ئەم پانێڵە کە تایبەت بە بیرەوەریەکانی 35 ساڵی بردومانی هەڵەبجە بە چەکی کیمیایی گرنگی پانێڵەکان بۆ نێو ناوەندەکانی خوێندن بە تایبەت زانکۆ و بە تایبەتیش لە ناو پارێزگای هەڵەبجە تا چەندە گرنگە بەڵێ ئەم ڕەخساندنی ئەم پانێڵانە زۆر گرنگە ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە لە ساڵی 2007ەوە لیژنەی باڵای یادی هەڵەبجە لیژنەی باڵای جینۆسایدی هەڵەبجە یا ساڵی یادی جینۆسایدی هەڵەبجە بڕگەیەکی داوە بە زانکۆ کە بەیانی پێشنیوەڕۆکەی کە یادە کلاسیکەکە بەڕێوە دەچێت دانانی تاجەگوڵینی وەکو هاوشێوی ئەوەی کە هەیە وتاری لایەنەکانە بەڵام پاشنیوەڕۆکەی زانکۆ بە ئەرکی ئەکادمی خۆی ئێستاوە کە پانێڵێکی بەڕێوە بردووە لەسەر چۆنێتی هەڵسەنگاندنێکی زانستی و یاسایی بۆ تاوانەی کە لە ساڵی 1970 لە هەڵەبجە ئەنجام درراوە بۆیە ڕەخساندنی ئەم پانێڵانە بەردەوامیدان بە پانێڵانە لە زانکۆ گرنگی خۆی هەیە لەبەر ئەوەی ئەرکی مامۆسایانی زانکۆ ئەرکی ئەکادیمیان ئەوەیە کە زانیاری تەواو بدەن بە ئەو کەسانی کە بوون بە قوربانی لە جینۆسایدی هەڵەبجەدا لەسەر ئەوەی کە چۆن مافەکانیان بەدەست بێننەوە کە ئەرکی کێیە مافەکانیان بۆ بگەڕێنێتەوە مافەکان لای کێیە بۆیە گرنگە ئەم پانێڵانە بەڕێوە بچن وەک زۆرترین زانیاری یاسایی بە قوربانەکان ببەخشن دکتۆرە با بینە سەر ئەو باسی کە ئەمڕۆ بە شێوازێکی نوێگەری کار لەسەر رادیۆی زانکۆی هەڵەبجەکەن پێم بڵێ ئەو تازەگەریە یاخود ئەو نوێگەریانی کە لە رادیۆی زانکۆی هەڵەبجەیە کارتان لەسەر کردووە هاوکاتە لەگەڵ شانزەی سێ وەکو بیرەوەری 35 ساڵی بردومانی شاری هەڵەبجە بە چەکی کیمیایی کارەکان خۆی لە چیا بینێتەوە وەکو رادیۆ بەڵێ لە ڕاستیدا ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە لە ساڵی 2014 کە بۆ یەکەمین جار لەسەر ئاستی کوردستان بە هەموو زانکۆ حکومی و تایبەتەکانەوە جینۆسایدی کوردمان کردە پرۆگرامی خوێندن و هەڵەبجە شقوقێک لەو پرۆگرامانە ئێمە ئەمانەوەی گرنگێکی تەواو بە کەیسی جینۆسایدی هەڵەبجە بدەین چونکە ئێمە پێمان وایە خودی بە پارێزگابوونی هەڵەبجە و خودی زانکۆی هەڵەبجە بەرهەمی جینۆسایدی هەڵەبجەن کەوا بوو ئەبێ زانکۆی هەڵەبجە لە ئاست ئەو کەیسەدا بێت کە زانکۆی هەڵەبجە بەرهەمی ئەو کەیسەیە بۆیە ئەمانێ بە ئەکادیمی گرنگی بە کەیسی هەڵەبجە بدەین لە ڕووی یاساییەوە زۆرترین یاسایی ببەخشین بۆیە ئێمە هەموو ئەمانەوێ پرۆگرامەکانمان زیاتر لە هەموو ڕەهەندەکانی هەڵەبجە بێ بەڵام بە تایبەتی کەیسەکەی لە بەرەوەی هەڵەبجە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی کوردستان بە کەیسەکەەوە ناسراوەتەوە بۆ بە سمبولی جینۆسایدی کورد و هەڵەبجە ئەتوانین بڵێن بووەتە لەسەر ئاستی نێودەوڵەتی گرنگیەکی تایبەتی پێدرێت و ناسراوە بۆی ئەبێ بە ئەندازەی گەورەی کەیسەکەی بە گەورەی و بە قوڵی کاری بۆ بکەین دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان وەکو ئەوی میوانەکانم بە چڕوپڕی ئاماژەیان بە تەواوی پانێڵەکەی نێو زانکۆی هەڵەبجە کرد کە کۆمەڵێک کار و چالاکی و پانێڵ و دیبیتی تایبەت لە نێو زانکۆی هەڵەبجە ئەمڕۆ لەم پانێڵە تایبەتەیە بەڕێوە دەچێت بۆی هەر کەسێک ئەوێ بەشدار بێت لە ئەم پانێڵە تایبەتەیە ئەتوانێت بێستەردانی زانکۆی هەڵەبجە بکات و تەواوی کار و چالاکیەکانی نێو زانکۆی هەڵەبجە ببینێت ئێستا ئەگەر هاوکارانم لەگەڵم بن پێم وابێت ئەبێ بگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم دووبارە سەری ڕێز و نەوازش دائەنێوێنین بۆ سەرجەمشەیدانی ئازیز و لە هەمان کاتە هیوای زوو چاکبوونەوەش بۆ قوربانیان بە چەکی کیمیایی هیوای زوو چاکبوونەوەیان بۆ خوازین و ئومێدەکەین پارێزگای هەڵەبجە دووبارە تەواوی کایەکان بەخۆی ببینێت کە ئەم شارە لانکی بواری ڕۆشنبیری هونەری و ئەدەب و لێرەوە سەری هەڵاو بۆی گرنگە لە ڕووی سەرجەم ڕەهەند و کایە جیاوازەکانەوە کاری باشی لەسەر بکرێت و دووبارە ئەوەی کاجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار و هەمانگێکی گرنگی تەواوی کار و چالاکیەکانی زانکۆی هەڵەبجەیە ئێستا گەڕێمەوە بۆ لای هاوکارانم سەرکۆ سەحەر بۆ درێژەدان بەم ڕۆماڵە تایبەت.
سپاس بۆ تۆ تەرزەگیان و لەگەڵتان بەردەوامە بین ئەچینە لای میوانی ئازیزی بەرنامەکەمان لەم بەشە بەڕێز زەردەشت ئۆستمان کە بەڕێزم فۆتۆگرافێرن و پێم خۆشە کاک زەردەشت بەڕێزت بە حکومی بەشداری پێشانگای نێودوڵەتی فۆتۆگرافێریشت کردووە هەر بە ئەو فۆتوانەی کە لەسەر بابەتی جینۆساید بووە کاتێکە کەسانێکە خەڵکی وڵاتانی دیکە بوون بینەری ئەم فۆتوانە بوون و ئەم دیمەنە ناخەژێنانیان بینیوە کاردانەوەیان چی بووە چۆن باسی ئەو دیمەنانەیان کردووە ئایا ئێمە لە ڕێگەی ئەم فۆتوانەوە توانیمانە عەتفوسۆسێک کە بۆ نمونە جووەکان لەسەر هۆلۆکاست توانیویانە ڕای کێشن بۆ لای خوان توانیمانە تا ڕادێک ڕای بکێشین ئەتوانمەوە بڵێم ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2021 ئاخری 2021 فستیڤالی فۆتۆ لە سەر ئاستی ئاسیا بەڕێوەچوو یەکێک لە لیژنەداوەریەکان لە سنگافوراوە پەیوەندی کرد بە ئیمێڵەوە ئێمە توانیمان کۆنتاکت ببەسین و کارەکانمان بنێرین بۆیان لە ڕێی لیژنەی داوەریەوە کارەکانیان هەڵبژارد خۆی بۆ خۆی هەڵبژاردننی ئەم کارە بە لیژنەی داوەریە ئەمە بۆ خۆی وەکۆی کە توانیوێتی مەسجێک بگەینە یاخود توانیوێکی ڕێڕەوێک ببڕێکە بەو شێوازە کە قوبول ببێت لەسەر ئاستی ئەم فستیڤاڵە نێودەوڵەتیە ئەوەی بۆ ئێمە گرنگە وەکو کورد لە 2022 ئێمە بەشداری فستیڤاڵەکەمان کە یعنی لە نهایی 21 کە لیژنەی داوەریکرا لە 22 لە سنگافورا بەشداریمان کرد بەڵێ خۆشبەختانە یەک بوو یەک فۆتۆ بوو تاکو سێ فۆتۆ هەر لە سەر ئەنفال و لەسەر هەڵبجەش بوو لیژنەی داوەری هەڵی بژارد و توانی پێشنگایەکی نێودەوڵەتی ئێمە بەشدارین بۆ ماوەی یەک هەفتە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمە بۆ ئێمە زۆر گرنگ بوو بەڵێ من وەکو دوایین پرسیاری خۆم زۆر کات بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا ئێستا ڕێگاکان نزیک بوونەتەوە ینی زۆر کاتێت ئەو پەیوەندی کە تۆ فۆتۆگرافەرێکی لە هەڵەبجەی لاوێنێتە فۆتۆگرافەرێک لە وڵاتێکی ئەوروپا لە وڵاتێکی ئەڵمانیا زیاتر نزیک کاتەوە لە ڕێگەی فۆتۆکانەوە چکە فۆتۆکان زمانێکی جیهانیان تۆ کە فۆتۆیەک بە تایبەت لە بوارێکا تۆ خۆت قاڵکەیتەوە لە بوارێکا زیاتر کار بکەیتەوە لە جینۆسایدا کارە کردووە ئەتوانین ئەم ئاڵوگۆڕی فۆتۆیانە هەبێ یاخود ئەو بانگەشتەی بۆێرە تۆ بانگەشت یاخود ئەم هونەرمەندانە بێکەوە تێکەڵ بەر تا چەند هەوڵی ئەو تەکنەلۆژیا داوە بەکاری بێنی لەم بوارەی خۆتە بەڵێ من ئەم ساڵ لە پەیوەندیام لەگەڵ فۆتۆگرافەرێکە لە هێرۆشیمایە لە یابان چۆن بتوانم کارێکی لەو هاوشێوەی ئەوە بکەین وەکو دەستە خوشکێک بتوانین لەگەڵ هەڵەبجەیە ئێمە ئەم پەیوەندی دروستکەین لە ڕێگەی فۆتۆوە وەکو ساڵی پار و پێراریش من لەگەڵ یانە فۆتۆگرافەری فەڕەنسی کە ئیشمان کرد لەسەر کۆڵبەرانی کوردستانەمە پرۆژەیەکمان بوو و ئێستاش وەکۆڵە لە پەیوەندیام لەگەڵ ئەو فۆتۆگرافەرە کە بتوانین ئێمە هێڵێکی گیانی بین بە هەڵەبجا و بتوانین ڕاهێڵەیەکی جوان دروستکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی بەوەی کە لەگەڵ من کارم بە سەرکاری سیاسیەوە نییە بەڵام کارم بەسەرەوەی کە چۆن بتوانم لەگەڵ پەیوەندی ببەسم لەگەڵ هونەرمەندێکی هێرۆشیما و ناکازاکیە بتوانم ئەم پەیوەندی یاخود ئاڵوگۆڕی ئەم هونەر و کلتورە ئێمە بتوانین کاری لەسەرکەین خۆشبەختانە وەڵامی یاومەتەوە ئەویش پێی خۆشەکە هەم پرۆژەی هاوبەشمانە بێت هەم کارێک بکەین لە ئایندەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو دوا پرسیاری منش لە بەڕێزت با ئەمە بێ بەڕێزت بە تەمای پرۆژەیەکی دیکە هەر لەسەر دەردێکی دیکەی کورد پێم خۆشە باسی ئەم پرۆژە کۆتایی جەنابیشت بکەین لە ئێستا بەدەستەوەیە ماوەی ساڵێکە من کار لەسەر پرۆژە تازەکەمەکەم ئەویش ڕیوایەتی هەڵەبجەیەکانە لە ئۆردوگاکانی ئێران چەند عایلەیەکم نموزەرجی عایلەکانم وەرگرتووە بەوەی کە لە ساڵی هەشتا و بۆ 92 هەڵەبجەیەکان چۆن ژیان و چۆن دووبارە ژیانیان هاتەوە بە بەراکە لە ئێران کە لەژێر خێمە و لەژێر چادرەکانە چۆن ژیان و حاڵ و گوزەرانیان چۆن بووە لە ئێستایشە دوای 35 ساڵ چۆنە بە شێوازی کوڕاسەیە یاخود بە شێوازی کتێبیە دۆکیومنتی ئەم بنەماڵانەیە کە بەو مانایە نیشاندان و بینینی ئەو تێڕوانینە جیاوازەیە کە منێک وەک هونەرمەند وەزیفەمەکە پیشانی دەرەوەی بەم و دۆکیومنتی کەم و بتوانم لە ڕێی کتێب و لە ڕێی سینەما و لە ڕێی فۆتۆوە ئێمە بتوانین زمانی نەتەوەیمان هەبێت دەستەکانە خۆش بە هیوای ئەوەی کە بەردەوامبی لە کارێکی خۆتەوە بتوانی کاری باشتر بکەیت سپاس بۆ تۆ بێگومان سەحەر ئێمە ئەمڕۆ لەم دوو بەشە جیاوازەیە هاتینە کۆتایی پرۆگرامەکەمان لێرە و جارێکی تر
سەری ڕێزونوازش بۆ تەواوی شەیدان دانوێنین بە هیوای ئەوەشین کە بتوانین لە دوای ئەمڕۆوە هەموو کار ئاسانیە بکرێ هەموو مافەکانی خەڵکی ئەم ناوچەیە و پارێزگای هەڵەبجە بەردەست بێت و بتوانن بەباشی کاری لەسەر بکەن